ئایا ئەمریکا لە سووریا مەیدانەکە بۆ رووسیا و تورکیا چۆڵ دەکات؟ ئەگەر و پێشات و گۆڕانکاریەکان چین؟ یەکێک لە دەرهاویشتە مەترسیدارەکانی کۆتایی شۆڕشیای لوولی 1974 تێکشکانی دۆخی دەرونی تاکی کورد بوو. کاتێک دەوڵەتێکی بەهێزی جیهانی یان ئیقلیمی پشتی کوردی بەردا وا دەزانن کۆتایی دنیایە و ئیدی شەوێن بوستە چاو بۆ کورد دەست پێ دەکات. ئەم دۆخە دەرونیە تا ئێستاش بە تۆخی لای تاکی کورد هەیە، وەکەوەی خۆمان شۆڕشمان پێ نەکرێت ئەگەر یەکێک پشتمان نەگرێت. ئەگەرچی ئەمە تا ڕادەیەک ڕەهەندە جیۆسیاسی و جوگرافیەکە یارمەتی دەربووە، چونکە کوردستان ناوچەیەکی پڕ لە ململانێ و نەخشی وڵاتانی هەرێمایەتی و جیهانیە. هەرچۆنێک بێت دەبێت ئەم دۆخە دەرونیا تێپەڕێنرێت، چونکە ماوەی 10 ساڵە کورد لە عێراق و سووریا بەو ترس و دڵەڕاوکیەوە دەژیت. ئەگەر ئەمریکا ناوچەکە چۆڵ بکات، ئایا کورد چی بەسەر دێت و چی ڕوودەدات؟ ئەمە و کابوسۆوەتەکەیە لە سەرکردەکانەوە بگرات تا کاسبکارێکی یاسایی بەرەوکی گرتوون. پرسی کشانەوەی ئەمریکا هاوشێوەی ئەفغانستان لە سووریا و عێراق دێتە پێشچاو. سەرۆکەکانی ئەمریکا بەردەوامەوە دووپات دەکەنەوە کە لە سووریا و عێراق دەکشێنەوە. ئەوە تا لە ساڵی 2014 ئۆباماوتی ئەگەر ببن بە سەرۆکی ئەمریکا تەواوی هێزەکانمان لە عێراق دەکشێنمەوە. بەڵام چی ڕوویدا؟ ئەو کات دەنگۆی گەڕانەوەی باسیەکان زۆر دەگوترا ئێران دێت و دەست بەسەر عێراقدا دەگرێت یان تورکیا دێت، بەڵام داعش هات و هەمووان هاواریان لێ هەستا. عێراق کەوت، هەمویان هاواریان بۆ ئەمریکا بردەوە بە بەهێزیش گەڕایەوە. بۆیە دەنگۆی کشانەوەی لە سووریا واتە گەڕانەوەی بۆ ئەو ناوچەیە بە بەهێزی، چونکە بەرژەوەندیەکانی زۆر زیاترن لە کشانەوەی. دۆخی سووریا و ململانەیەکی قورس. رووسیا زۆر بە دوورخستنەوەی تورکیا لە ئەمریکاوە ماندوو بووە، چاوپۆشی زۆری لە کردەوەکانی تورکیا کردووە. هەموو هەوڵێکی رووسیاوەیە تورکیا ببێت بە هاوبەشی استراتیژی بووی. هەر بۆیە سیستەمی موشکی S-300 بە تورکیا دەفرۆشێت، کە ئەمە بۆ ئەمریکا زۆر جێگای نیگەرانی بوو. لە هەموو دۆخ و سیاسەتەکانی ناو سووریا و رووسیا دەستی تورکیا وەڵا کرد. بەڵام کاتێک تورکیا سیستەمی پاتریۆت لە ئەمریکا دەکرێت و لە ئەمریکا نزیک دەبێتەوە، رووسیا گەر هیچ نەکات ئەو تەنازولی چەندین ساڵە لە سووریا بۆ تورکیای دەکات دەبێت لێی وەربگرێتەوە. بۆیە نزیک بوونەوەی تورکیا و ئەمریکا ئەم جارەوا دەکات رووسیا و کورد لە یەک نزیک ببنەوە. تورکیا هەرگیز ناتوانێت هاوسەنگی رووسیا و ئەمریکا بەم شێوەیە ئێستا ڕابگرێت. رووسیا ڕێگە بە تورکیا نادات ڕۆژهەڵاتی فورات و باکووری سووریا داگیر بکات و هەیمەنەی هەبێت بەسەر ئەو ناوچانەوە. ئەوەی رووسیا لە ئافرین بۆ تورکیای کرد بۆ ئەوە بوو لە ئەمریکا دوور بکەوێتەوە، بەڵام بەکرێنی پاتریۆت لەلایەن تورکیا و واتا پێچەوانە بوونەوەی هاوکێشەکان. ئەمەش واتە کورد لە سووریا دەتوانێت باوکاری رووسەکان لە ڕۆژاوای کوردستان گورزی تند لە تورکیا بۆشێنێت و بەرگری بکات. بەڵام دەبێت بزانین ئەمە بەرژەوەندی رووسیاوە دەخوازێت، نەک چاوی جوانی کورد. لێکەوتەکانی کشانەوەی ئەمریکا لە سووریا. کشانەوەی ئەمریکا لە سووریا گەورەترین دەرفەت دەبێت بۆ تورکیا و ئەردۆغان کە دەمێکە بە شوێنەیە کاری بۆ دەکات، چونکە ئەمریکا هەرگیز نایەوێت تورکیا لە بەرە خۆراواییەکە دوور بکەوێتەوە بچێتە پاڵبەرەی رووسیا و چینەوە. باکشانەوەی ئەمریکا هەموو نارەکانی با رووسیا و تورکیا و ئێران و ئەسەدیشەوە سوودمەندی سەرەکی دەبن. هاوکات ئەمریکا و ئیسرائیل و کورد زەرمەندی سەرەکی دەبن، چونکە ئیسرائیل دەتوانرێت بە ئاسانی گەمارۆ بدرێت. بۆیە قورسە لەم دۆخی ئێستادا و بە تایبەت کە ئیسرائیل لە جەنگدایە ئەمریکا بکشێتەوە. هەروەها باکشانەوەی ئەمریکا لە سووریا زیان لێکەوتوترینیان کورد دەبێت. بژاردەکانی بەردەمی یەکجار کەم دەبنەوە. ڕژێمی ئەسەد و رووسیا لەلایەک، ئێران و تورکیاش لەلایەکی دیکەوە دەبنە کۆسپی بەردەم کورد. لەم هەلومەرجەشدا جگەل لە ڕادەستکردنی ناوچەکانی ڕۆژاوای کوردستان بە ڕژێمی سووریا هیچی دیکەی پێ ناکرێت. ئەمەش زیانێکی گەورە بەر ئەو خۆسەریەی ڕۆژاوای کوردستان دەگەێنێت. بەڵام زیانەکەی لە هاتنی تورکیا هەرکەمترە، چونکە سروشتی تورکیا وایە کە هاتە ناوچەیەک بە ئاسانی چۆڵی ناکات و مەرجی زۆر ڕستەم دەخاتە ڕوو بۆ جێهێشتنی. سەرباری ئەوەی چوونی هێزەکانی تورکیا بۆ ڕۆژهەڵاتی فورات لە بەرژەوەندی دیمەشق و رووسیادا نییە. لالایەکی دیکەوە بێزبوونی زیاتری ئێران لە سووریا ئەو شتەیە کە ئەمریکا و وڵاتانی هاوپەیمانانی ئاواتی بۆ ناخوازن. هەرچۆنێک بێت لە ئێستادا کشانەوەی ئەمریکا لە باکووری سووریا و پشتکردنا هاوبەشە سەرەکیەکەی کە هێزەکانی هەسەدەیە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندیە سیاسی و بوریەکانی وڵاتەدا نییە. بەتایبەت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە کامی هێرشێک بۆ سەربنکێکی سەربازی ئەمریکا لە ئوردون 3 سەربازی ئەمریکی کوژران و زیاد لە 40 سەربازی دیکەش بریندار بوون. ئەم ڕووداوە پێشهاتێکی نوێ بوو، نەک ئەمریکا بیر لە کشانەوە ناکاتەوە، بەڵکو هەوڵی ئەوە دەدات شوێن پێی خۆی کتەوتر بکات و ئامادەکاریش دەکات بۆ وەشاندنی گورز لە هێزەکانی بەرەی بەرگری سەر بە ئێران.